کردووە. بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵیش پابەندبوونی خەڵک بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و کاریگەری مامۆستانی ئاینیشی لەمڕۆوە بەرز نرخان. قایمقامی قەزاکەش دەڵێت چەمچەماڵ لە سەر ئاستی هەرێمی کوردستان کەمترین تاوانی تێدا ئەنجام دراوە. ڕێژەی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە سنووری قەزای چەمچەماڵ ساڵ لە دوای ساڵ کەمبوونەوە بەخۆیەوە دەبینێت. بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵیش پابەندبوونی تاکەکانی کۆمەڵگەی بەیانی پیرۆزی ئیسلامەوە و ڕۆڵ و کاریگەری مامۆستایانی ئاینیشی لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگەدا بە گرنگ وەسف کرد. لە سنووری ئێمەشدا سنووری شاری چەمچەماڵ و دەوروبەری سوپاس بەخوا هەست دەکەین ئەم دیاردەیە ناتوانین بڵین هەربوونی نییە، بەڵام ئەگەر بوونیشی هەبێ ئەوەندە کەمە بەڕاستی تێپەڕ ناکە لە ژماری پەنجەکانی دەست. من پێم وایە مامۆسایانی ئاینی کە وتار ئەخوێنن لە ڕۆژانی هەینی لە مزگەوتەکان ڕۆڵێکی ئێجگار کاریگەریان هەبووە لە بنبڕکردن یاخود کەمبوونەوەی ئەم دیاردەیە. بەپێی ئامارێک کە دەست پێیان کەوتووە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە لە سنوورەکەدا لە ساڵی 2016دا بە ڕێژەی کەمتر لە 100% بووە. قایمقامی قەزای چەمچەماڵیش ڕۆڵی مینبەری مزگەوتەکان و مامۆسایانی ئاینی لەو وارەدا بەرز نرخان. هاوکات هۆشاری تاکەکانی کۆمەڵگە و دوورکەوتنەوەیان لە مەترسیەکانی ئەو مادانەی بە هۆکارێکی تر ناوبرد. داتا و ئامارەکان دەلالەت لەواکەن کە نەک هەر بۆ مادەی هۆشبەر بۆ سەرجەم بوارەکانی کە خۆشبەختانە و بە سەربەرزیەوە سنووری قەزای چەمچەماڵ لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان کەمترین ڕێژەی تاوانی تێ ئەنجام دراوە، کەمترین حاڵەتی تایە بە زمانی داتا و ژمارە. واتە ئەگەر ئێمە دەمەرکەزی سنووری قەزای چەمچەماڵ وەر بگرین بە تەنیا بەقەد یەک مەرکەزی پۆلیسی شوێنەکانی کە قەزەی هەبووە بەنسبەت تاوانی مادەی بڵین هۆشبەر و ئەوانەشەوە ئەوش ئەگەڕێتەوە بۆ ئەو بەها بەرز و ئەو قیەمە بەرزانەی کە هاوڵاتیانی ئێمە لە سەر ئاسی پەیوەندی کۆمەڵایەتەکان و ئیلتزامیان بە جگە لە قانون ئیلزامی بە قوتیان بەدینیشەوە هەیە و پەیوەندی کۆمەڵایەتەکانشان زۆر بەهێز. ساڵانە و لەسەر ئاستی جیهان بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی چەندین کەس بەهۆی بەکارهێنان و کێشانی مادە هۆشبەرەکانەوە گیان لەدەست دەدەن و تا ئێستاش نەتوانراوە ئەو دیاردەیە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە بە تەواوی کۆنتڕۆڵ بکرێت کە کەرتی ئابووری زۆربەی وڵاتانی جیهانی تووشی داڕمان کردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ. بەهۆی دانەمەزراندنیانەوە ژمارەیەک لە دەرچوانی کۆلێژی هەولێری پزیشکی گربوونەوەیەکیان لەبەر